عزیز لاکوێکن سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش خۆشحاڵم کام ئێوارەی سلێمانیتان پێشکەشەکەم بە میوانداری زۆر بەڕێز کاک ئاکۆ شاروشی کە بەڕێزیان شاعیر و ڕەخنەگرن ئەمڕۆ باز لە کار و چالاکی هونەرەکانی بەڕێزیانەکەین. کاک ئاکۆ بەخێر بیت. زۆر سپاس بۆ تۆش. سڵاوم بۆ ئێوە بۆ بینەرانیم کەناڵە جوانە کەناڵی سلێمانی کە بێ جیاوازی بەهرەمەندان و شاعیران و نووسەران و هونەرمەندان بەسەرکاتەوە و چالاکیەکانیان ڕووماڵەکە بەڕووی خەڵکی کوردستاندا. سپاس. کەناڵی سلێمانی هەمیشە ماڵی ئێوە بۆ ماڵی هەموو هونەرمەند و هونەردۆستێکە. کاک ئاکۆ پێش بەرنامە ئاماژەم بۆ کردکەوتم بزانم کاک ئاکۆ چی بنووسم وتە بنووسە شاعیر و ڕەخنەگەر. بزانم شەعر یاخود ئەدەبی کوردی لە ئێستا پێویستی بە ڕەخنەگرتنە. ڕەخنە لە چه هونەرێکی شعری ئەگریتۆ؟ بەڵێ پرسیارەکە جوان بوو. پرسیارەکە و کۆمەڵێ وەڵام لە خۆی دەگرێت. لەکێک لە وەڵامانە ئەوەیە کە ئینسان کە کارێک دەکا کۆمەڵێ بڕیاری یەکلاکەرەوە بدا و باوەڕی تەواوی بەخۆی هەبێت. زۆر لە شاعیران و نووسەران هونەرمەندان کاتێک کە پرسیاریان لێ دەکەی خۆت بە هونەرمەند خۆت بە نووسەر خۆت بە شاعیر دەزانێ بە نیمچە باوەڕ بەخۆبوونێکەوە یاخود بە باوەڕ بەخۆبوونێکی کەمەوە و بە لەبلەبانیەکەوە بە ئیزدیواجەتێکەوە بە دوالیزمێکەوە ئەڵێ نا من خۆم بە شاعیر نازانم. ڕاستە بەهرەی نووسین شاعیر نووسەری هونەروانی لە هونەرە جوانەکانن کە مرۆڤایەتی و مرۆڤ شانازی پێوە بکات. بەڵام بەو مانایە نییە ئەو بەهرانە و ئەو توانانە لە سەروی جوانی و پیرۆزی مرۆڤۆن. دوجار مرۆڤ لە هەموو شتانە گەورەترە. تەنانەت لەوەی لە گەردوونا هەیە بە فریشتەکانیشەوە مرۆڤ لە هەمووانە گەورەترە. مرۆڤ لە هەموو عینوانانە گەورەترە کە پێوترێ شاعیر نووسەر ئەدیب ڕۆژنامە نووس دکتۆر پرۆفیسۆر حتا دوایی لە هەموو عینوانانە گەورەترە مرۆڤ. لەبەرەوە بێ بە باوەڕ بەخۆبوونێکی تەواو بڵێ بەڵێ من ئەو کارە ئەەکەم ئەو توانایە لە خۆمە ئەبینم بەڵێ من شاعیرم بەڵێ من ڕەخنەگرم بەڵام تا چە نەتوانم لە ڕێی ڕەخنەوە خزمەت بە ئەدەبیاتی میلەتەکەم ئەەکەم تا چە نەتوانم لە ڕێی تێکستە شعرەکانەوە خزمەت بە شعر و ئەدەبیاتی کوردی ئەەکەم. ئەمەیان پرسیارێکی هەمیشەیی و فەلسەفیە کە بێ لە خۆمانی بکەین. ئەی کاگاکەوە تا چەند توانیوێتی ئەو ئیشانە بکات کە ئێستا خۆ ئاماژە پێکرد؟ بەردەقای ئەو کاتێک کە هەمە لە ژیانمدا بۆم دەمێنێتەوە لە وەزیفەکەم و لە ژیانی مائیشی و ژیانی عایلەوی و ژیانی کۆمەڵایەتی لەو کاتێک کە بۆم دەمێنێتەوە تەرخانی دەکەم بۆ کتێب خوێندنەوە و بۆ نووسین لە بواری ئەدەبیدا چ شعر بێ چ پەخشان بێ چ کاری هونەری و ئەکت و نواندن بێت و ئینسان ئەبێ بەهرە و توانان لە خۆیان بدۆزێتەوە نەک خۆی لە بەهرەیەکا بدۆزێتەوە. ئینسان خۆی بچووک نەکاتەوە لە یەک ئیشدا یاخود لە یەک بەهرەدا لە یەک بواردا خۆی بچووک نەکاتەوە. زۆر و پرسیار و ڕەخنێم لێ دەگیرێ بۆچی خۆ تەرخان ناکەی بەس تەنها بۆ ئەکت. باشە من 6 مانگ جارێ ئەکتێکم دەست دەکەوێت بۆ نمونە 3 مانگ جارێ ئەکتێکم دەست دەکەوێت کە دەستشم دەکەوێت ڕۆژێکە لە ڕۆژەکەشدا چەند سەعاتێکە. ئەوەی کە بوو لە پرسیارەکانی من بەس بۆت پێشەوە جوابیایەوە. باشە لە وەرزێکە ئیشێکم دەست دەکەوێت کارێکی هونەریم دەست دەکەوێت کە مشارەکە بکەم لەگە ستافێکی هونەریە ڕۆژێکە ئەو ڕۆژە چەند سەعاتێکە. ئەی دوایەوە دانیشم چاوەڕێکم هەتا 3 مانگی تر 6 مانگی تر ساڵێکی تر ستافێکی هونەری تر بانگ مەکانەوە بۆ مشارەکێکی هونەری ئەی تواناکانی ترم یعنی تواناکانی ترم بژێوی ژیانیش ئێستا هۆکارێکە بۆ ئەوەی کە تۆ لە هەنێک کاری جیاوازا بەشدار بیت. پرسیارەکە جوانە خۆی یەکێک لە خراپیەکانی کۆمەڵگەی ئێمەوە ئەوەیە کە تەتەڕوف و زیادەڕەوی ئەەکەین یاخود کەمڕەوی ئەەکەین لە خۆتەرخانکردن و لە حەقدان بە وەزیفەمان یان ئەوە تا زیادەڕەوی ئەەکەین لە بیرکردنەوە و خۆتەرخانکردن بە ئیش و وەزیفەوە کە لێمان ئەبێت بە واهیمەیەک و واسواسیەک یان ئەوە تا هێندە ئیهمالی ئەەکەین حەق ناین بە وەزیفەکەمان یعنی مەقابلی وەزیفەکەمان حەڵاڵ ناکەین. من لەگەڵ حەدی وەسەتام بەقەدەر
ئەوەی کە مقەسیر نەبی بەقەدەر ئەوەی کە زەرەر لە بەرژەوەندی گشتینەی حەق بی بە وەزیفە بەڵام زیاد لەوە ناحەقی بەرامبەر بە خودی خۆت ئەی دوای ئەوە کاتەکانی تر تەرخانکەی بۆچی بۆ بەهرە و توانازاتیەکانی خۆت بۆ ژیانی خۆت بۆی دوجار خۆ دوور نەکەیت خۆ دوور نەکەیت لە ناو کایە ماتریال و مادیەکاندا کە دوای چەند ساڵێک تەمەنت ئەڕوا ئەنجا بیرەکەی تۆ ئەرێ بەڕاست هیچم نەبوو بە هیچ ئەرێ من تەمەنم ئەنی شەرم لەو ساڵانەکەی کە لە عمرت ڕۆیشتووە هیچت بە هیچ نەکردووە دوجار تۆی بووی بە ئەکتەری نمایشکاری دابوونەری تە چەق بەست و دواکەوتەکان یعنی بیرێکت لە خۆت نەکردوتەوە من چیم من پێویستە چۆن بیرکەمەوە من پێویستە بۆ خۆم بژیم من پێویستە لە ناو خۆمدا بژیم بەڕاستی ئێمە تەمسیل بۆ یەکترەکەین ئێمە بۆ یەکترە ژین ئێمە بۆ خودی خۆمان ناژین بۆیە زۆربەمان خودی خۆمان ون کردووە کە ئەم گەڕان بەناو وجودیەتە یەکێکە لە فەلسەفە گرنگەکانی ژیان کە ئێمە هێمانمان کردووەکو وەکو نەک تاکی کوردی وەکو تاکی شەرقی زۆر ڕاستە کاکا کۆ بزانم حەزم کرد پرسیاری ئەوە بکەم بزانم نازناوەکەت زۆر جوانە ئاکۆ شارۆشی ئەم شارۆشیە سەرچاوەکەی چییە و پێش ئەوەی جوابی ئەوم بیتەوە مەرجە شاعیرەکان زۆربەی شاعیرەکان لای ئێمە نازناوێک یانێ مەرجە شاعیر نازناوێک بەخۆی هەبێ یاخۆ تۆش ئەمە هەر شتێکی ڕەمزیە شارۆشی ناوی گوندێکە بەڵێ لە هەمان کادا ناوی تیرەیەکە لە عەشرەتی ئاکۆ خۆتان نەزانن کە کۆمەڵگای کوردی لە کۆمەڵی عەشیرەت پێکاتووە بنەماڵە و ئەو شوێنێک کە من تێکدا ژیاوم گوندی قادراوە و گوندی سەرگەنیا و لە بناری قەندیل و لە دەڤەری پشدەر عەشرەتی ئاکۆ یەکێکە لە عەشرەت دیارەکانی ئەو دەڤەرە لە کوردستانیشدا بڵاو بوونەتەوە و لە هەموو ئاستەکاندا و لە هەموو چین توێژەکاندا خەڵکیان پێگەیاند و خستێتە ناو کۆمەلگاوە و بەنسبەت ئەوەی کە شاعیر بۆ شاعیر مەرجە یا مەرج نییە خۆی نازنا و زۆر گرنگە بەڵام معنای هەبێت یعنی نازنایەکی تەقلیدی نەبێت و دوجار ئەو نازناوە شانازیەکی تیابێ باوەڕ بە خۆبوونێکی تیابێت تەحەدایەکی تیابێ شەرمی تیا نەبێت نازناوێک نەبێت کەسی تر بە ناچاری بەسەریا سەپاند بیت یا بە تەمسیلی لە بە چەند مەساڵەهێکی مادی و شەخسی و بنەماڵەی نازناوێکت بۆ خۆدا تاشی بێ کە ئەسڵی خۆت نەبێ بەدەر لەوانە نازناو جوانە چۆن نازناو بۆ دەقی شعری ناونیشان بۆ دەقی شعری زەڕوڕە و یەکێکە لە ڕێگەزە جوانەکانی شعر و دەقی ئەدەبی بە هەمان شێوە نازناو بۆ شاعیر هێندەگرنگ باش کاکە کۆ بزانم سەرەتای نووسینت لە چه فۆرمێکی شعریە تۆ ئەینووسیت سەرەتا لە چیەوە دەستە پێ کرد و ئێستا لە چه فۆرمێکی شعریە ئانووسیت زیاتر با ئێمە نەڵێین بە زمانە هەڵە باوەکە کە زۆربەی شاعران نووسەران تێکەوتون با نەڵێین کلاسیک من سەرەتا لە شعری ستونیەوە دەستم پێ کرد ستونی بەو مانایی کە شێوەی شعرێک لە شێوەی ئیقاعێکی مۆسیقی کێش و سەرواداردا بێت جا بابەتەکانی شعر جۆرا و جۆرن و ژانرەکانیشی جۆرا و جۆرن شعر بەگشتی 4 ژانری هەیە ژانری درامی واتە شانۆیی شعری داستانی هەروەها شعری تەعلیمی واتە فێرکاری و لە هەموو ژانرەکانی تری شعر کۆنتر ژانری لیریک و لە هەموو ئەو 4 ژانرانە بابەتی جۆرا و جۆرمانە بەدەیا بابەتمان هەیە بەڵام شاعیر گرنگە کە بابەت و ژانر لێک جیا بکاتەوە و بزانێت تێکستی ئەو نووسیوێتی چ ژانرێکە ئایا کە شعرە لە کام ژانرانەی شعرە کە شعر نییە ئایا پەخشانە ئایا وتارێکی ئەدەبیە ئایا یادداشتێکە ئایا چ ژانرێکە خۆت کام ژانرە بەلاو بەسەندەوە زیاتر ئەنووسیت لە ژانری شعر خۆم مقەیەد نەکردووە پێویستە ئاکۆ خۆم بیکەم بە ئەرگ لەسەر خۆم بڵێم ئەبێ من ئەو ژانرە بنووسم خۆم ئازاد کردووە لەو 4 ژانرانی شعرکانیان بنووسم بە بۆ هات و بەو کات و شوێن و
خۆتەرخانکردنە جەستەی و ڕۆحی و دەرونیەیە کە من بۆ خۆمی ئەڕەخسێنم شاعرە بێ کات و شوێن و بێ ئەو ڕیلاکس بوون و لە ناو خۆدا ژیان بۆ خۆی بڕەخسێنێ بتەوێت دەوروبەر بۆ بڕەخسێنێ کەس بۆ ناڕەخسێنێت ینی قەت بووە کە تۆ خۆت بۆ شعر ئامادە بکە یاخود ئیلهامی شعری کات و ساتی نییە نەخێر بەڵام کە تۆ گرنگیت بە توانای نووسینی خۆتتدا کە تۆ زانی تۆ ئەدیبێکی توانای نووسینی دەقی ئەدەبیت هەیە ئەبێ زۆر ئەو گرنگی ئەو توانایەت لەبیر نەچێتەوە و بە کەمی نەزانی و بە چاوی کۆمەلگا لەو بەهرە و توانایە نەڕوانی چۆ چاوی کۆمەلگا چاوێکی تێکشکێنەرە کۆمەلگا من و ئێمە و ئەو سافە و هەموو کۆمەلگا کە کۆمەلگا چۆن ئێمەی خۆشەوێ کاتێ ئێمەی خۆشەوێ وەکو پشیلەکەی بەردەستی ملکەچی بی کاتێک کە تۆ یاخی ئەبی وەکو شاعیرێک وەکو ئەدیبێک ئەڵێ من خاوەنی بیرکردنەوەم خاوەن ڕەم خاوەن هەڵوێستم ئەڵێ من تۆمەوە خۆش نایە من تۆم وەکو پشیلەکەی بەردەستم خۆشەوێ بە حیوار پێت ناڵێ بەس بەکردەوە پێتەڵێ تۆ شعر بۆ کێ ئەنووسی کەواتە شعر تعبیرە لە مستەوای ڕۆشنبیری و دنیابینی و ژیانناسی و ئاینناسی خۆم لە خودی خۆمەوە بۆ کۆمەلگاکەم دوجار دەری دەبڕم و دەیڵێم ئەو شعرانە دەخوێنمەوە دەینووسم بڵاوی دەکەمەوە بۆ کۆمەلگاکەم بۆی ئەو دنیابینینەی من بگاتە هەموو جیلەکانی کۆمەلگا ئەمەش هەڵوێستێکی فکری و ڕۆحی و معنەویە لە ڕێی ئەو بەهرەیەمەوە زۆر باشە کاگاکۆ بە گوێبیستی شعرێک بی ناخود پارچە پەخشانێک ئیتر هەر شتێک خۆ ئامادەت کرد بێ بەسەر چاوە خۆش بێ شعرێک بە ناونیشانی شەهیدان شکۆی میلەت شەهیدانە شەهید پێناسەی کوردانە شەهیدانی شۆڕش و خەبات چرای ڕوونن بۆ ئازادی مەشخەڵن بۆ ڕێگەی نەجات خوێنیان ڕووباری ژیانە بۆ گەل قەوارە و کیانە بۆ کورد شایستە و شیانە ڕەنگی نێو ئاڵامانە شانازی و باڵامانە ئەواڵایی نەخشاوە شەهید بۆی تێکۆشاوە گشت سەنگەرێ بۆ بەرگری خاک پارێزی و خۆڕاگری بە خوێنی شەهید مۆرکراوە بە ڕەنگی ئاڵ سۆرکراوە شاهێدن بۆ گشت داستانێ بۆ ڕزگاری کوردستانێ لە هەر ئان و زەمانێ شەهید بوون شانازیە لە پێناو نیشتیمانێ کاتی گیانبازیە شەهید باڵای باڵاترە لە دوندی گشت کێوەکان ڕێی نەسرەوتن قەڵاترە لە کۆسپ و نشێوەکان نەخشەی وڵاتمان دروست کرد لە ئێسک و پرووسکی شەهیدان نەیارانمان بەدۆست کرد بە ڕەنج و قوربانیدان شەهید بۆ سربەخۆیی باوەشی لە خاک داوە لە دڵی کوردپەروەران هەر بە نەمری ماوە شەهید نەمامی سەربەستی بە خوێنی خۆی ئاوداوە وەکو مەرد بە سەربەرزی چەکی شکۆمەندی تاوداوە لە مەیدان و ڕووبەڕوو دوژمنانی قاوداوە داگیرکەرانی وڵاتی تا سەر سنوور ڕاوناوە لە پێناوی نیشتیماندا ژیانی خۆی بە خاک داوە ژیانی خۆی بە خاک داوە دەستە خۆش بێ سەری ڕێز و نوازش بۆ هەموو شەیدانی ڕێگای ڕزگاری خوازی کوردستان بە تەکیدی ئەم قۆناغی ئەم سەربەخۆی کوردستان زادەی خوێنی شەیدانە بە تەکید کاگا کۆبزانم ئەرکی شاعیر و ئەدەبوانی کە لە ئەدەبیاتی کوردیا ئەنووسن ئەوانی کە شعر ئەنووسن ئەرکی ئەمانە چییە چۆن لە کەسانی ترجیا ئەکرێنەوە بۆچی کەسێک کە خۆی ناوانێ من شاعیرم
من ئەدەب ئەنووسم، من لە ئەدەبیاتی کوردیا باشم. ئەمانە ئەرکیان چییە؟ چۆن جێ ئاکرێنەوە لە کەسانی تر، لە هونەرمەندانی تر، لە هونەردۆستانی تر، بە حکمی شاعیر و ئەدەبیاتیش بەشێکە لە هونەر؟ بەڵێ پرسیارەکە جواب بوو. لە دەرناسی ئەدەبی کوردیدا هەیە یەکێک لە بنەما لە بنەما سەرەکیەکانی دەقی ئەدەبی ئەوەیە کە سروشتی جوانی زائیدەن بەرژەوەندی باڵا. ئەم دوو بنەما سەرەکیانەی دەقی ئەدەبی ئەرک و وەزیفەی شاعیر و ئەدیبانمان بۆ دیاری دەکات لە کۆمەلگان. چۆن؟ لە دەقی ئەدەبیدا بێ بەرژەوەندی باڵای کۆمەلگا، نەتەوە، خاک، نیشتیمان ڕەچاو کرابێ کە بەرژەوەندی باڵا ڕەچاو کرابێ یعنی چی؟ یعنی ئەو دەقا ئەو شعرە نابێ زەرەری بۆ کۆمەلگا بۆ نیشتیمانەکەت هەبێ. ئەو بەرژەوەندی باڵایە، بەرژەوەندی گشتیە. زەرەر چییە؟ زەرەری معنەوی، زەرەری فکری، زەرەری ئینتیمایی، زەرەری بەها جوانەکانی کۆمەلگا بە بەها فکری و بە بەها مەعریفی و بە بەها ئەخلاقەکانیشەوە. باشە؟ ئەمە یەکێکە لە بنەماکانی دەقی ئەدەبی. ئەمە لە هەماکادا وەزیفەی شاعیران و نووسەران و ئەدیبانیشە. بنەماکەی تریش سروشتی جوانیە. شاعیرە بێ لە یان نووسەر لە تێکستە لە دەقا ئەدەبیەکاندا سروشتی جوانی بە سروشتی بەبێتە سەنۆ بەداهێنراوی بە ئیبداعەوە پێشکەشی کۆمەلگاکەی کا بۆچی؟ لە جوانیدا ئێمە ئارامی بەدەستهێنین، لە جوانیدا ئێمە ڕیلاکسە بین، لە جوانیدا ئێمە سوود و قازانجمان پێیەگا. سوود و قازانجەکە ئەوەیە کە ئێمە چێژێکی ڕۆحی و فکری و دەرونی وەرەگرین کە ئەمەش گرنگە بۆ ژیان، بۆ کۆمەلگا، بۆ ژیانی کۆمەلگا. ئەمەش ئەکەوێتەوە سەر مستەوای ڕۆشنبیری ئەو کەسە، مستەوای دنیابینین و ژیانبینین و وجودی ئەو کەسە لە کۆمەلگایە ئەکەوێتەوە سەر مستەواکەی، بە پێی مستەواکەی تێکستەکانی دیاری دەکرێت. و ئەوەی کە زۆر گرنگە، ئەمن بنەمایەکی تریش بۆ زیاد دەکەم کە بنەمای ئەخلاقی ئەبێ ئەدیب بە ئەدەب بێ لە مامەڵەکردندا. ئەبێ ئەدیب و نووسەران و شاعیران نەک تەنها تێکست بهۆنەوە، بەڵکو ئەخلاقی خۆیان، مامەڵەکردنی خۆیان بهۆنەوە، بە جوانترین شێوە مامەڵە بکەن. ئەگەر شاعیرێک نووسەرێک لە ناو کۆمەلگایە لە هەڵسوکەوت و مەعایشە و مامەڵەکانیدا ئەگەر ئەدەبی مامەڵەکردنەکەی جوان نەبێت، هەڵسوکەوتی جوان نەبێت، ئەتەکێتێکی جوانی نەبێت، ئەگەر ڕووی خۆش نەبێت، ئەگەر شکێنەر بێت لە ناو کۆمەلگایە، ئەگەر سوودی نەبێت لە کۆمەلگایە، ئیشیەوە بێ هەر دەوروبەرەکەی بشکێنێتەوە بەس بۆی خۆی دەرکەوێت، خۆی دیار بێ. چەند تێکستە نووسینەکانی جوان بێ، جوانیکی ڕووکەشە و مەرەکەبێکی سەر کاغەزە و هیچ سوودی نییە بۆ کۆمەلگا. بە نمونە شاعیر، منی شاعیر ئەگەر من بەیانی چوم خۆم لە خۆم بتا، بەیانی چوم هەوڵی ئیمتیحانمدا، جیلی ئێستا سەیری کام تەسەڕوفەم کرد. جیلی ئێستا کتێبەکەم ئەکەن بە پەیام بۆ جوانکردنی ژیانیان نەخێر، یە لاسایی مەکەنەوە. ئەڵێ کاکە ئەو کەسێکی وا بەتوانە شاعیرێکی ئەوەنە شعر جوان و تێکست جوان ئەوە تا خۆی وێران کرد. ژیان چییە؟ نەخێر، ژیان زۆر جوانە. ئەگەر نووسەرێک ئەدیبێک ڕێزی ژیانی خۆی نەگرێت کەواتە ڕێزی ژیانی هەموو مرۆڤایەتی پێشەر کردەوە. ئەمە زۆر مهمە. یعنی ئێمە شتێک ئەنووسین ئەبێ یەکەم جار لە خۆمانە تەطبیقی بکەین. شعر جوانیە، نووسین جوانیە، نووسین جوانیە. ئەو نووسینە ئەگەر لە هەڵسوکەوتە بەرجەستەی نەکەین و پراکتیزەی نەکەین، مەرەکەبی سەر کاغەزە هیچ بایەکی نییە. شعر پێویستیە یاخود حەزە بۆ تۆ؟ هەردووچێت. ئەو بنەمایانەی کە باسم کرد و بنەمایەکی خۆشم بۆ زێ ئەگەر ئیستینتاجاتی شەخسی خۆم وەڵامی ئەو پرسیارە. کاگا کۆ باسێکی ئەوم بۆ کە بزانم شعری کوردی هیچ بەرەو پێشچوونێکی بەخۆیەوە بینیوە لە ئێستادا تۆ وەکو شاعیرێک وەکو ئەدیبێک چۆن ئەیبینیت؟ شعری کوردی وەکو شعری نەتەوەکانی تر لەگەڵ پێشکەوتنی کۆمەلگای مرۆڤایەتیدا پێشکەوتووە، بەڵام کەمتر لە چاو میلەتانی دیکە. بۆچی کەمتر؟ لەبەر چەند هۆکارێک، لەبەرەوەی کە
ئێمە خاوەنکیانێکی نەتەوەیی لە مستەوای دەوڵەتی دانین هەرێمین ئەگەرچی ئەم هەرێمەش بە قوربانیدان ڕەنجی هەزاران شەیدان دەستەبەر بووە کە شانازی بۆنگەتەکەمان بەڵام لە ئاسی تمۆحی ئێمە زیاتر ئەمە هۆکارێ هۆکارێکی تریش ئەوەیە خاصڵەتە پەروەردەی و شخصەکانی تاکی کوردی کە نەیتوانیەوە ببێتە ڕەخنەگرێکی ڕازگۆ و ڕاستەقینە بەرامبەر بە خۆی بە کارەکانی خۆی یعنی نەیتوانێت ڕازگۆ بێت لەگەڵ خودی خۆیدا اینجا کە نەتوانێت ڕازگۆ بێت لەگەڵ خودی خۆیدا لەگە کارەکانی خۆی بە تاکی ناتوانێت ڕازگۆ بێت لەگەڵ لە هەڵسەنگانی کاری کەسی بەرامبەری ڕەخنەگرە بێ یەکەم جار خۆی ڕەخنە لە خۆی بگرێت یەکەم جار خۆی کارەکانی خۆی ڕێککاتەوە خۆی کەسێکی سەرکەوتوو بێت لە ژیاندا کارە خوارەکانی خۆ ڕاستکاتەوە ئەجا بێت یارمەتی خەڵکانی تریش با بڵێ ڕەخنە لەو کارە دەگرم ئەمەوا جوانترە ئەمەوا جوانترە دوجار ڕەخنەی ئەدەبیش کە ژانرێکی زۆر گرنگی ئەدەبیاتە لە هەموو جیهاندا لەناو میلەتی ئێمەدا کەمتر گرنگی پێداوە منیان بە ناوی ڕەخنەوە تێکستێکی تۆیان ئەم برادر ئەو برادر دێن مەقالەیەک وایە مەقالەیەکی ڕەخنە نووسیوە تەماشا دەکەی ئەو مەقالەیە ڕەخنەی ئەدەبی نییە ستایش و پیاڵدان و دەرخستنی ئەو کەسەیە وەکو وەفایەک وەکو چاکەیەک لەگە ئەو برادرە ئەیکرد باز ئەمە ناچێتە قاڵبی ڕەخنەوە من زۆر کتێبیوان بینیوە ناونیشانێکی زەقی لێ نووسراوە ڕەخنەی ئەدەبی کەس من ناوڕۆکیەوە ڕەخنەی ئەدەبی نییە ستایش و پیا هەڵدان و هەڵنانی ئەو کەسەیە بە عیلاقاتی شەخسی بۆ بچووکردنەوەی شاعیرانی ترە بەداخەوە یعنی ڕەخنەگرمان زۆر کەمە ینی بەداخەوە ڕەخنەگرمان زۆر کەمە کە ڕەخنەگری ئەدەبی ڕاستەقینە و ڕازگۆ و شارەزا و ئەکادیمی زۆر گرنگە بۆ پێشخستنی ئەدەبیاتی میلەتەکەمە زۆر باشە بزانم کاکەکەوت تا چۆن باوەڕت بە وەرگێڕانی دەقی هەیە خۆت دەقەکە شعری بێ ئەخۆت بەخشان بێت هەر شتێک بێ تا چۆن باوەڕت بە وەرگێڕان هەیە ئەمە چێژ و مانای دەقەکە ناکوژێت وەرگێڕان لە زمانێکەوە بۆ زمانێکی دیکە مەبەستمە وەرگێڕانی کتێبە منهەجیە زانستە سروشتەکان و ئەو زانستە مرۆڤایەتیانەی کە زەڕوڕن منهەجن لە قوتابخانە و لە کۆلێژەکان و پەیمانگەکان ئەمە زەڕوریاتە بەڵێ ئەوانیش بالەوانەوە دەست پێ بکەین ئەوانیش لە وەرگێڕانەکەیە زوڵم لە ماناکە ئەکەن بە ڕێژەیەکی سەدی کە ناتوانن سەداسەتی معناکە نەقڵکەن لەو زمانەوە بۆ ئەو زمانی کە پێی تەرجمە دەکرێت بۆ نە زمانی کوردی خۆمان هەموو ماناکە ناگا لە چاو ئەو دەقەی کە بە زمانە ئەسڵەکە نووسراوە بۆ دەقی ئەدەبی زوڵمێکی زیاترە لەبەرەوەی کە دەقی ئەدەبی جیاواز لە زانستە سروشتەکان کۆمەڵی خەسڵەتی هەیە لە ڕووی فۆرمەوە لە ڕووی زمانەوە کاتێک کە تۆ تەرجەمەت کرد فۆرمی ئەو تێکستە بە تەواوی تێک ئەشکێنیت ناشتوانی بنیاتی بنیتەوە واتە لەگەڵ یانیت لەگەڵ یانین بە هیچ شێوەیەک خۆ هەر ئەو وەرگێڕانی دەقە شعریە بیانیان نەبوو کە شعری لە شعری ستونی شاعیران تۆران لە نووسینی شعری ستونی ئێستا کۆمەڵێک کەس پەیدا بوون بەداخەوە پەخشانت بۆ دەنووسن تەنان ناتوان پەخشانێکی ئەدەبیش بنووسن پەخشانێکی زۆر نیمچە پەخشانێکت بۆ دەنووسن وشەیان دوو وشە سێ وشە دێنە خوارەوە ناوی دەنێن شعری حڕ کاتێک لی دەپرسی شعری حڕ چییە چەند جۆر شعری حڕت هەیە نازانێ فۆرمی شعری حڕ چییە نازانێ جیاوازی نێوان پەخشان و شعرکە نازانێ ئەو نووسینی ئەو نووسیوێتی پەخشانێکی ئەتیادیش نییە چ جایەوەی ئەو ناوی ناوە شعر یعنی ئەمە خۆشە خەڵەتێنێ و خوێنەر و بینەژە خەڵەتێنە بەداخەوە ئەوە زوڵمێکە لە شعر کراوە بۆیە ئەڵێن فەوزای شعرە ئەجینا فەوزای شاعیر و شعر زۆری نییە بەڵکو فەوزای خەڵەتانی خود و خەڵەتانی خەڵک زۆر باشە کاکۆ دەستەیەکتان هەیە بە ناوی دەستەی شاعیرانی تەباگەر هەڵە دەبم بەسێکی ئەو دەستەیەم بۆ بکەی بەس کەمێ بە کورتی بەسێکی ئەو دەستەیەم بۆ بکەی بزانمە بەس دەدا مەزاندنی ئەم دەستەیە چی بووە کار و چالاکیەکانتان چییە؟ دەستەی شاعیرانی تەبا ئەو هۆکارانەی بوونە هۆی دروستبوونی دەستەی شاعیرانی تەبا
ئەو ناتەبای و یەکترشکاندنەی شاعیران بوو کە هەر شاعیرە و ئانیشکی لەو دەدا و شەقی لەو دەدا و ئەوی دەخست و بۆی خۆی بە تەنها لە ساحەکە بمێنێتەوە هەمووی بە کەوتویی ببینێت بۆی خۆی بە تەنها خۆی بە پێوە بوەستێ. ئەم حب الظهورە وای کرد کە شاعیران تووشی ئەو غەڵەتە بن کە یەکتر بشکێنن. کاتی دەستی شاعیرانی تەبامان دروست کرد بۆ دروستکردنی تەبای و قبولکردنی توانای یەکتر و قبولکردنی نووسینی یەکتر ئەمە دروست بوو. وە کۆکردنەوەی لە کۆڕێکدا یا لە چالاکیەکدا یا لە ڤیستیڤالێکدا ڤیستیڤالێکمان ئەنجام داوە، ڤیستیڤالێک دیکەش بە ڕێگاوەیە خوار بێ و ڤیستیڤالەش دەکەین. لیژنەی هەڵسەنگانی ڤیستیڤالەکانیشمان مامۆستای زانکۆ و ئەکادیمی هەمویان ماستەر و دکتۆران هەیە لە ئەدەبیاتدا شارەزان نهاتوین شاعیرێکی بەتەمەن بە ساڵات چوو بێنین بە نەشارەزایی بێ حکم با لەسەر مستەوای شعری گەنجەکانمان. ئەو غەڵەتە ناکەین بە هیچ شێوەیەک. بۆچی ئەی بۆ ئەوان نابن بە مامۆستای ئێوە؟ مامۆستا تەمەن من بەوە نابمە مامۆستا کە تەمەنم لە تۆ زیاتر نا تەمەنەکە بە شارەزایی ئەبم. بەڵێ بەڵام ئەوان لەوانەیە لە کاتێکا شعریان نووسی بێ ئێوە سوودتان لێ وەرگرت بێ ئەوە کردبێتان بە ڕێبەری خۆتان کە تۆ یەکێک بکەی بە ڕێبەری خۆت و مامۆستای خۆت ئەبێ بزانی تەمەنی بە فێڕۆ نەچووە لە شعر و ئەدەبیاتدا سوودی لە تەمەنی خۆی تەرخان کردووە. بزانێ ئەو کەسا بە زمانی کتێب و بە زمانی ئەکادیمیا و بە زمانێکی منهەجی قسە لەگەڵ دەکا، بە زمانێکی بابەتی قسە لەگەڵ دەکا، نەک بە میزاجی خۆی بڕیاردا. چونکە دوجار ئەدەبیات بە منهەج کراوە، بە زانست کراوە لە کۆلێژەکانی ئەدەبیات لە زانکۆپەی مانگاکان ئاخوێنرێ هەزارە کتێب لەسەر ئەدەبیات هەیە. ناکرێ من بە میزاجی خۆم ئەدەبیات بخوێنمەوە، دەبێت کتێب بخوێنمەوە، بە زمانی کتێب قسە بکەین. بەداخەوە ئێمە لە کۆمەلگای ئێمە زمانی کتێب باو نییە بۆ قسەکردن لە هیچ مەجلیسێکە، بە زمانی عەشاعیر و زمانی جڵفی و لابەلا و هاکەزایی مەرغوبە کە هەتا ئێمە حاڵمان ئەو حاڵە بێ نەبینە خاوەنی زمانێکی تۆکمە و زمانێکی ئەدەبی تەنانەت ئەبێ بە زمانێکی ئەدەبی نوکتە و قسە خۆشەکانیشمانەوێت بە زمانێکی ئەدەبی بێ نەک بە نەدەستە حسابی کەسایەتی شعوری بەرامبەر. زۆر باشە کاک ئاکۆ ببوورە من کاتێکی زۆرم نەماوە حەزەکەم پێش کۆتایی هاتنی بەرنامەکە پارچە شعرێکمان پێشکەشکەی ئەم پارچە شعرە بۆ کێت نووسیوە بۆ چیت نووسیوە ساڵی چەند نووسیوتە ئەو بەرهەمەی کە لە بەردەستیشتا ئەوە دوا بەرهەمە بووە؟ وەکو کتێبی شعر دوا بەرهەم بووە، کتێبی دیوانە شعری باڵاو بەیسا سێمین کتێبی شعرمە. ئەو شعرانەی کە نووسیومە هەموو شعرانەی کە نووسیومە دنیابینینی خۆمە، ئاستی سەقافی خۆمە، ناخی خۆمە، تێگەیشتنمە بۆ ژیانی خۆم. ئەم شعرێکی ئێستا ژێ خوێنمەوە هەرچێتە هەمان چەمک و تێگەیشتنەوە. زۆر باشە. بەناو نیشانی نیگا. زۆر باشە با گوێمان لێبێ. نیگاکانت دڵ دێنێتە سەما، دڵ خاڵی دەکات هەرچی خەمە. سەمای ژینە دوور لە شین و ماتەمە، دێنێتە کوڵ وەک عیشقی سین و مەمە. هەر نیگایەکت پێکێکە بۆ مەزبوونم، پێکێکە لە بۆ نەشئەی ڕۆحی زەبوونم. بۆ مەزبوون چ مەجبورم سەری شوشە بادەم، میهرەبانی تۆ بە هەموو دنیا نادەم. هەر کات نیگای تۆ بۆ من ئاراستە دەبێ، پێڵووی چاوانت بۆ یەک وابەستە دەبێ. بەرژانی چاوی کام شا جوانە جوانترە لە باڵەکانی پەپولە و پەڕەی گوڵان. ناگەم بەم ئاستە هی تۆ نەبێت کە جوانترە. تا خەڵکی نەڵێن کە بۆچی چاو باش خاڵم، بۆیە بەدزەنیگا بە دیار تۆ سەرقاڵم. دیاری خوایە بۆیە دەتوانم بڕوان بە خۆڕایی، گەر جوانی بێشمار نەبێ چێ سەرسامە لە خۆڕایی. گیانم پێدەکەنێ لە خۆشی دیدارت، سەمای ڕۆحم ناگاتە دڵی بێخەبەرت. حەیف ناتوانم پێکەنینی گیان ئەداکەم،
تا خزمەتی شاهانە بە چەشنی گەداکەم تا خزمەتی شاهانە بە چەشنی گەداکەم. دەستە خۆش بێ کاگاکۆ سوپاس ئەمڕۆمان دوومان کردی. سپاس بۆیش. زۆر سپاس مەمنون زۆر سپاس. تا بەرنامەیەکی تر هەر شاد بن خواتان لەگەڵ.